لێدوانی هاوبەشی ڕۆژنامەوان و ڕاگەیاندکارانی کوردستان. مێدیاکارانی بەڕێز، دەوڵەتی تورکیا شەڕێکی فراوانی دژ بە گەلی کورد بە مەبەستی کۆمەڵکوژکردن و تێدابردنی ئەو گەلە دەست پێ کردووە. لە ڕۆژی 17 ئاپریلی 2022ەوە هێرشێکی چڕ و دژواری لە ئاسمان و زەویەوە بۆ سەر دەڤەرەکانی بادینان لە باشووری کوردستان دەست پێ کردووە. ئامانجی سەرەکی ئەو هێرشانە بۆ ناوچەکانی ژێر کۆنترۆڵی گریلاکانی ئازادی کوردستانە بە ناوی هەرێمەکانی پاراستنی مەدیا. ئەو شەڕە بە هاوکاری سەربازی و ئیستخباراتی چەند لایەنێک بەڕێوە دەچێت و پەدەکە گڵۆپی سەوزی بۆ هەڵکردوون. سوپای تورک لە هێرشەکانیدا چەکی شیمیایی بەکاردێنێت. ئەو چەکانەی ئەرتەشی تورک بەکاریدێنێ لەلایەن کۆمەڵگەی ناودەوڵەتیەوە قەدەغە کراون، یانێ دەوڵەتی تورک و ئەرتەشەکەی یاسا نێودەوڵەتیەکان پێشێل دەکەن. هێرشەکانی دەوڵەتی تورک بێجگە لەوەی ڕۆژانە چیاکانی دەڤەری بادینان بۆردمان و تۆباران دەکات، بە بەردەوامی هێرش دەکاتە سەر ناوچە جیاجیاکانی ڕۆژئاوای کوردستانیش. وەک دەزانرێت ساڵەکانی 2018 و 2019 دەوڵەتی تورک و گروپە چەتە ئیسلامیە تونڕەوەکانی هەرێمەکانی ئەفرین، جرابلۆس، ئەزاز، باب، گرێسپی و سەرەکانیان داگیر کردووە. دەوڵەتی تورک لە هەوڵدایە بە هاوکاری گروپە چەتەکانی هەموو ڕۆژئاوای کوردستان داگیر و ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریە هەڵوەشێنێتەوە. هەروەها پلان و بەرنامەیان داگیرکردنی باشووری کوردستانیشە. دەوڵەتی تورک و چەتەکانی بە هاوکاری پەدەکە گوشارەکانیان بۆ سەر جڤاتی ئێزیتی و شەنگاڵ زیاد کردووە و دەیانەوێ ئەوەی 2014 لە ڕێگەی چەتەکانی داعەشەوە بۆیان نەکرا ئێستا تەواوی کەن و خەڵکی ئێزیدی بە تەواوی کۆمەڵکوژکەن. دەوڵەتی تورک ئەو بۆشاییەی دوای هێرشی رووسیە بۆ سەر ئۆکراین دروست بووە وەک دەرفەت دەبینێ و دەیەوێ کوردەکان کۆمەڵکوژ بکات. لە هەمان کاتا دەستی داوەتە ڕەشبگیری و سەرکوتی بێسنووری ئازادی خوازان، سیاسەتمەداران، ڕۆشنبیران، دموکراسی خوازان و پارێزەرانی مافەکانی مرۆڤ لە باکووری کوردستان و تورکیا. دەوڵەتی تورکیا بە بێدوودڵی بە بەرچاو وڵاتان و هاوپەیمانانی ناتۆوە ئەو هەموو تاوانانە ئەنجامەدات و ئەوانیش هیچ دەنگیان لێوە نایە. بێگومان بێدەنگەی ئەو وڵاتانە و بەتایبەت ئەندامانی ناتۆ بەواتای پشتگیریکردنی ئەو تاوانانەی دەوڵەتی تورکە دژ بە گەلی کورد. ڕای گشتی گەلی کوردستان بە نیگەرانیەوە لەو ڕەوشە دەڕوانێ. بە گوێرەی جارنامە گەردوونیەکان گەلی کوردیش وەک هەموو گەلانی دیکەی جیهان مافی هەیە بە ئازادی بژی و چارەنووسی خۆی دەستنیشان بکات. ڕۆژنامەوانان و ڕاگەیاندکارانی هێژا، گەلی کورد و تەفگەری ئازادی کوردستان لە کەسایەتی گریلا پێشمەرگە و شەڕڤان لە جیاتی هەموو جیهان لە دوای ساڵی 2012ەوە ڕوبەڕووی چەتەکانی داعەش و تێرۆریستان بوونەوە و لەو پێناوەدا دەیان هەزار قوربانیان داوە. نابێ ئەو فیداکاری و قوربانیدانە لەبیر بکرێ و ڕێگە بە ئەردۆغان بدرێ کوردەکان کۆمەڵکوژ بکات. بۆ ئێمە جێگەی گومان و سەرسوڕمانەکە مێدیا جیهانیەکان هاوشێوەی دەوڵەتەکانیان بەرامبەر بە تاوانەکانی سوپای تورکیا دەرهەق بە گەلی کورد بێدەنگن. ئێمە وەک ڕۆژنامەوان و مێدیاکاران پاکتاوکردنی گەلی کورد لەلایەن دەوڵەتی تورکیاوە بە توندی سەرکۆنە دەکەین. بە هەمان شێوەش هاوکاریەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ ئەو دەوڵەتە داگیرکەرە شەرمەزار دەکەین. داواکارین کە پەدەکە دەستبەرداری ئەو سیاسەتەی بێت و واز لە هاوکاری دەوڵەتی تورکیا بێنێت. هەروەها داوا لە وڵاتانی ئەندام لە ناتۆ و یەکێتی ئەوروپا دەکەن کە پاڵپشتی سەربازی سیاسی و ئابووری بۆ دەوڵەتی تورکیە ڕاگرن. چاوەڕوانین دۆستەکانمان لە یەکێتی ئەوروپا و جیهان بەرامبەر بە شەڕ و پاکتاوکاری دەوڵەتی تورک دژ بە گەلی کورد بێدەنگ نەبن و هەڵوێستیان هەبێ.